فيلم The Curse of Mesopotamia دەرهێنەر کورد جهێ ریکۆردکردنا دیمەنن وی فیلمی لە دوو وڵاتên جیاواز هاتیە کشاندن یەک jê li Başûrê Kurdistanê yê duê jî li welatê Ordunê ji ber hin sedemên darayî û herwiha êrişên grûpa Daişê li ser deverê. This is my castle. Someone like you doesn't deserve to lead the people. Curse of Mesopotamia is an English language horror film. فیلمی ترسناکی میزۆپۆتامیا لەسەر بنەمای کەسایەتی کاوێ ئاسنگەر بە زمانی ئینگلیزی ئامادەکراوە. ڕەنگە لە سووریا کەلەی گەورە بووبم گوێبیستی دەبووم لە کاتی بەڕێوەبردنی جەژنی نەورۆز کە ساڵانە یادی دەکرایەوە. هەر بۆیە بیرم لێ کردەوە کە بەرهەمێکی باشی جیاواز لەوانی دیکە لەسەر ئامادە بکەم بۆ بینەرانی نێوخە و دەرەوە. ساڵی ڕابردوو لە هاوینی 2014دا دەستمان بە تۆمارکردنی فیلمەکە کرد لە هەولێر، بەڵام پێویست بوو کارەکە ڕاگرین بەهۆی بارودۆخی ئەمنی و پێشڕەوی ئەم ڕێکخراوە تیرۆریستیە. بەڵام لە کۆتاییدا فیلمەکەمان لە ئەردن تەواو کرد. چەند داستانێکی کەسایەتی کاوەی ئاسنگەرم بەکارهێنا. کاوە پیشەی ئاسنگەری بوو زوحاکی پاشای زۆردار کە داستانێکی زۆر ترسناکی هەیە. بە هیوا بووین حکومەت کۆمەکیمان بکات بۆ ئەم فیلمە چونکە تایبەتە بە مێژووی کورد، بەڵام بەداخەوە هیچ پشگیریمان نەکرا. هەروەها تێدەگەین لەم کاتەدا حکومەت سەرقاڵی شەڕی دژ بە تیرۆریستانە کە کارێکی زۆر گەورە ئەنجام دەدەن. بەڵام لە هەمان کاتدا دەتوانی نەک تەنها بە چەک بەڵکو بە هونەر و کەلتوریش شەڕی دوژمن بکەیت. دەرهێنەرەکانی فیلم زۆرن. تەنها من نیم، چەندین گەنجی بەهرەدار هەن کە ئێستا پەراوێز خراون چونکە هەمووی سەرقاڵ بووە بەم جەنگە. لێرە سەردانی کەسانی دەوڵەمەندمان کرد تا بتوانن کۆمەکمان بکەن، بەڵام بێسوود بوو. هونەرمەندی لوبنانی دێن بۆ یەک یان دوو هەفتە و پارێکی زۆری تێدا خەرج دەکەن، بەڵام کۆمەک بە بواری سینەما نادەن. بۆیە پێویستە ئەم ڕەوشەش بگۆڕدرێت. فیلم کورس آف مزوپوتامیا فیلمەکە بڕاستی ئەم بێژینە لیڤەلا ئاستەکە جیهانیدا ئینتەرناشنال ji ber ku ziman înglîzî ye û film karakterê gelekî baş hatin û em ketîne nav rêvebirin û intaca filmê. Hindekî û Kurtiyê me hener Kurdistanê birastî lazim e em zêdetir sînemayê hembêz bigirîn û zêdetir çavê me lê bît ku em sînemaka pêşkevtê bî çûn kultur û sînema li cê xwe û ew meşakîl û kêşiyet xwe niha Kurdistanê hey سەرسنۆرە هەی ئەو ژیل جێخوا. ئامادەکاری ji bo vî filmî dê gelek qonaxan da derbas bûn ya yekê ji aliyê cilûbergan ve ya di duê jî decoration ji ber ku ji bo roja îro hatine amadekirin lê bi şêwazek kevnar hatine çêkirin. من و خوشکەکەم لەسەر فیلمی مێزۆپۆتامیا کارمان دەکرد. من وەک دەرهێنەری هونەری کارم دەکرد. فیلمی مێزۆپۆتامیا بەرهەمێکی پڕ سەرێشە بوو. چونکە لەسەر کەسایەتی مێژووی کاوە بوو، پێویست بوو سەردانی بەندیخانەکان بکەین کە 600 ساڵ پێش زاینی ڕوویاندا بوو تا پەیوەستیان بکەین دێرەوە. خوێندنەوەیەکی زۆرمان لەسەر کرد تا بتوانین چەند داستانێک پێکەوە لەگەڵ یەک تێکەڵ بکەین تا بتوانین بەرهەمێکی نوێ بخینە نێو بازاڕەوە. من وەک بەڕێوەبەری هونەری بەشداری فیلمی میزۆپۆتامیام کردووە. ئەوەندەی پێمانکرا هەوڵمانداکار لەسەر ئەو داستانانە بکەین کە لە کوردستان ڕوویانداوە و بەرنامەیەکی کورتمان لەسەر ئامادە کرد. فیلمê The Curse of Mesopotamia فیلمێک ku behsa çîroka kawayê asingêr dike lê bi şêwazek modern di van nêzîkan de li sînemayên Kurdistanê û cîhanî wê bê nimayişkirin.